ئەوانە مامەڵەکاری مەیدانی ئاژەڵین لە حاجیاوە وەک ڕۆژان شەقەی سەودایان نایەت تێدا بە من هەروایە ئەخ دێک نییە نووسنجێکی ئێستا کاڕی دەدەم بەوەی هەروایە باس و خواسیانی فلاسبوونی دوکاندارێکی مەیدانەکەیە دەڵێن نزیکەی 1 ملیۆن دۆلاری بردوون و ڕۆشتووە 60 سەرمدا بۆیە مەڕمدا بۆیە لە 22 مانگیش مەعودی تەواو بە ئاسۆ حاجی بە قەرزی 7 مانگ 67 سەرمەڕی بە بڕی 21 ملیۆن دینار پێداوە بەڵام تانۆرەی هات کابراون بوو لە بازاری پتری دامەیە لە باوەکوەوەیەکی لەم ڕاوەستە تو دوای جێژنی قوربان لەبەر ئەوەی دامەیە زیاتری دامێ لەبەر زیادەکەی دامەیە کای وەرگتووە جۆ وەرگتووە گەرمی وەرگتووە مەڕ و ماگای وەرگتووە بزنی وەرگتون دەماچەی وەرگتووە ساری وەرگتووە عەرز و مڵک و ماڵی وە هەموو شتێکی وەرگتووە کەم کەس هەن لە مەیدانەکە مامەڵەیەکی لەگەڵ دوکاندارەکە نەکرد بێت وابوویان نا گوتی ئەوە ئی من موندانم بە فەقی حەسەنی بە ملیۆن و مەسەدی وات گوتیان نا لەنا وەرتێ گوتت 900,000 بخێرێ وەرگتووە مامەڵەی قەرز و قیستی ئەمزارەی پشدەر لەگەڵ گەنج و مێرمەنداڵ نەبووە ئەوانن کە سەری ڕەشیان لە کاسبی دەستپی کردووە کاکە ماندوو نەبن کەس لە ئێوە هەیە کە هەمان ئەو قەرز و قیستەی کردبێت کابرا لێرە شتی بەگران لە خەڵکی دەگری خەڵک تەماعداتە خەڵکی و ماڵەکەی و پێش دەکەن و دەچی لەو لای بەزەرری داتەوە و ئەوی بەوی دات و ماگای بە گۆڵیدا گۆڵکی بە بزندا بزنی بە مەڕدەدا و ئەوی بەکاردات وەختێکی وای لە دێی فلاس دێنیت و لەبەر خەڵکی هەڵدێت جۆتی ئەوەی مانگایە بە 5 ملیۆنێکری بە 4 ملیۆنێداتەوە ئەم دوو جارنەی مەعامەلەم لەگەڵ نەکردو لێکشی جارێک کە مامەڵەت لەگەڵ کرد چۆم و گەیشت جارێکم قازان دەستکە و جارێکی قۆڵ بڕم پیاوی سڵح و سەلاحەتان بوو پیاوی ئەوەی نەبوو دەستی خەڵکی ببڕی بیبە ئەوەی مامەڵەی گۆل کێشیش بکات دەیهەوێت هەواڵێکی لە کابراون بوو هەبێت کەچی دوکانەکەی داخراوە و 3 ڕۆژە نەیکردوتەوە خاوەن قەرزەکان دەڵێن ڕۆشتۆتە ئێران کابرای مامەڵەکار دانیشتوی حاجیاوا بووە 12 ساڵە لە نێو بازاری شارۆزگەکەدا دوکانی هەبووە و ئالیشی ئاژەڵی فرۆشتووە بەڵام ماوەی ساڵێک دەبێت ئەوەی لەبەر نەرمتر بوو بێت و نرخێکی کردبێت بەو مەرزەی بە قەرز پێی بدەن کڕوێتی ژمارەیەک لە خاوەن قەرزەکان چوونەتە پۆلیس سکاڵا بکەن پێیان وتراوە لە دادگای بەرای حاجیاوە سکاڵاکانیان تۆمار بکەن سەبارەت بە دۆزینێ و ئەو کەسە زۆر ئاسان دۆزرێتەوە لە هەر شوێنێکی هەرێمی کوردستان بێت یاخود لە دەرەوەی هەرێمی کوردستانیش بێت دەتوانرێت ببیندرێتەوە ئێمە دەتوانین ببینینەوە ئەگەر تەنها پێویستمان بە بڕیاری دادگا و پێویستیمان بە سکاڵای هاوڵاتیانی بەڕێزە دوای گرتنەبەر ڕێکاری یاسایەکان بە تایبەتی دادگای بەرای حاجیاوە ئەو کاتی ئێمە بڕیارەکان جێبەجێ دەکەین لە هەر شوێنە بێت دۆزینەوە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ئەوە پێنجەمین کەسە لە بیتوێن و پشدەر بە مامەڵەی کڕینی کاڵا بە قەرز پڕۆپارەیەکی زۆری خەڵک ببات بەختیار قادر ڕوودا و حاجیاوە